سڵاوتان لێبێ بینەرانی ێژە لە بەرنامەیەکی نوێ ئاکتوێل تا لەگەڵتانین بۆ پێشکەشکردن یا شرۆڤەکردنی گەرمە و گەرمترین بابەتەکانی ڕۆژ کە بۆمان هەڵبژاردون سێتەوەری ئەساسیمان بۆ هەڵبژاردون کە ئەمڕۆ گفتوگۆی لە سەر دەکەین. سەرەتا لە باکووری کوردستانەوە دەست پێ دەکەین. بینەرانی هێژە لە باکووری کوردستان هەڵمەتەکانی ڕەشبگیری و هەڵمەتەکانی سەرکوتی سیاسی و کۆمەڵایەتی و کەلتوری و هەموو بوارەکانی لەلایەن حکوومەتەکەی ئاکەپەوە لەسەر کوردان و دۆستان و ئازادی خوازانیان لە باکووری کوردستان و تورکیا تا دەچێت زیاتر دەبێت. لەو چوارچێوەیەدا پەرلەمانتارێکی دیکەی هەدەپە مافی پەرلەمانتاری لێ سەندرایەوە. دوای ئەوەی کە سزای 4 ساڵ و 8 مانگ و هەفتەیەک زیندانی بەسەر پەرلەمانتاری هەدەپە نورسەل ئایدۆغاندا سەپێنرا. مافی پەرلەمانتاریش لە ئایدۆغان سەندرایەوە. دوێنێ بڕیارەکە لە پەرلەمانی تووشیا خوێندرایەوە و لە بەرامبەریدا پەرلەمانتارانی هەدەپە و بڕیاریان شەرمەزار کردو. ڕایەنگەیان کە هەر کەسێ شتێک بڵێ یا بکە ئەوە بڕیارێکی بەو شێوەی لەسەر دەدەن. هەر بۆیە فراکسیۆنی هەدەپە لەو کاتەدا هۆڵی پەرلەمانیان بەجێهێشت. لە دوای سەردنەوەی مافی پەرلەمانتاری لە هاوسەرۆکی هەدەپە فیگان یوکساک داخۆن نورسەل ئایدۆغانی پەرلەمانتار ڕێژەی پەرلەمانتارانی هەدەپە بووە 57 پەرلەمانتار. نورسەل ئایدۆغان پەرلەمانتاری هەدەپەی شاری ئامەد 22 مانگی ڕابردوو بە بڕیاری دادگا ئازاد کرا کە ماوەی زیاتر لە 5 مانگ لە زینداندا بوو. ئایدۆغان لە دایکبووی ساڵی 1950 شاری بۆرسای تووشایە دەرچووی ئەندازیاری خۆراکە لە زانکۆی حەجی تەپە و بەڕێوەبەرایەتی چەندین سەندیکای ڕەنجدەران و تەندروستی کۆمەڵایەتی کردو و ئەندامی دامەزرێنەری کۆنگرەی کۆمەلگای دیموکراتیک کاجەدە بووە. ئایدۆغان لە 24 هەمین خولی پەرلەمانی تورکیا بووە پەرلەمانتاری هەدەپە لەسەر شاری ئامەد. Siz 6 aydır müdahale ediyorsunuz. O hendekler açıldı, 6 ay kaldı. 6 ay kaldığında halkın şikayeti yoktu. Ne zaman ki siz operasyona başladınız, kentleri yerle bir ettiniz, Sur'u tarla haline dönüştürdünüz ya. Böyle bir şey var mı dünyada? Şu anda Sur'da ev yok. Tarla var, tarla şu anda. Siz bir halka bu hendekleri bahane... بەڵێ هەوڵ دەین لە سەران بابەتە کە بتوانین لە ڕێی تەلەفۆن لە باکووری کوردستان گفتوگۆ لە سەران بابەتە بکەین هەڵبەت دوایە گەڕینەوە سەر باکووری کوردستان بەڵام لەبارەی ڕۆژهەڵاتی کوردستانەوە مەزلوم هەفتەن کە ئەندامی دەستەی بەڕێوەبەری کۆمەلگای دیموکرات و ئازادی ڕۆژهەڵاتی کوردستان کۆدارە لەبارەی گیانبەختکردوانی مانگی گوڵان و تیشک دەخاتە سەر سیاسەتی سێداری کۆماری ئیسلامی ئێران و یاندی گیانبەختکردوان دەکاتەوە. گوێ لە بەشێک لە قسەکانی مەزلوم هەفتەن دەکەین کە بۆ ئاژانسی ڕۆژنیوز قسەی کردووە. و تاریخ حرکت ئازادیە کە بەرەساس فەلسەفەی سەرکاپ و دروستبیە تەبیەتەن مانگە گوڵان مانگێک ئەرزشمەندە مانگ شەهیدەی لە هەم مانگ شەهیدەی لە هەم ڕۆژە شەهیدەی لە مانگ شەهید ڕۆژە شەهید لە مانگە گوڵانە ئەڕێیە لە تاریخ حرکت ئازادی فەلسەفەی ڕەهبەراپوو ئەو مانگە مەعنا و ئەهەمیەتێکی وێ خاص هەیە سەروی ئەساسە کە ڕەهبەر ئاپوو ئەو حرەکەتە بەرەساس ئەرزش و نرخە شەهیدەی دروست کردێت تەبیەتەن ئەڕە ئیمەیشی مانایگیوی خاص بودن ئەڕێک ڕەهبەر ئاپووشی شەهید ساحبە ئەسلی شوڕشن تەبیەتەن لە خەبات ڕۆژهەڵات کوردستانجی کەیمە بەرەساس بیر بڕوا فکر و فەلسەفەی سەرک ئاپ و وەڕێوبەی من ئەو معیارەی لە ئەرزشمەندن ڕەمان جی ڕێز و هەرمەتن تەبیەتەن لێ مانگە هەلە یەکە گوڵان دوێ گوڵان پەنج گوڵان شەش گوڵان نوە گوڵان دای گوڵان هێژدەی گوڵان کە شادەت هەوڵ حەقی قەرارە تەبیەتەن و شەهیدەی لەتر فرە شەهیدەی لێ مانگە شەهید کەفتنە و ئیمە وە ڕێز و هورمەت نزیکی ئێمانگە بی من تەنها ئێدام ئەڕە سیاسیل و کارنیەوێدن بێنوانە مجازاتێک کە وشید ئیمە بنگەهێوی عەقیدەتی هەست بەرەساس دین و مەسهەبێک کە ئەوانە قبولکەن پشتوانەیە گەڕاوە دروستکەنیشن دەردین و مەسهەب و ئوسولی اعتقادی کە ڕژیمە ئێران وە کار بێدن دوشن ئێدام جیگایگی وێ هەیە تەبیەتەن ئەو تشتێک نییە کە ئینسان قبولی بکەیت تشتێک غیر ئینسانیە وەحشیانەیە بە تایبەتی وێ سەردەمێکە کە دیتر سەردەمێکە کە پڕ تشتێک پێش کەفتنە ئیمڕۆ
نگرش انسان فیلتری بر اساس علم، بر اساس پیشکفتن علم راستینه تشتی به عنوان اعدام نتونید انسان قبول بکنه در هر کس بود او لازم انسان وی نقطه لدیجی بود قبولی نکرد او تشتی انسان تونی اشارات بکنه و قصانگان میشود شهیده لنو گلان هن که حوالی لیمه که زندان و وحشت ایران در روبرو منن رای که بتونن هویت خویان بپاریزن حتی به قیمت جان خویان تا آخرین لحظه مقاومت کردن با او مقاومت که کردن تونستن هیلگنو درست بکن یعنی خط درست کردن که خط مقاومت و تاریخ حرکت آزاد بینەرانی هێژا سەبارەت بە ڕۆژاوای کوردستان و باکووری سووریا بەتایبەت ڕۆژاوا تا دەچێت پەیوەندە دیبلۆماسیەکان و پەیوەندیە سەربازیەکانی ڕۆژاوای کوردستان لە ئاستی نوێنەتەوەییدا بەرفراوان و پتەوتر دەبێ لە بواری دیبلۆماسی و سیاسیدا بڵێن هاوسەرۆکی پێدا ساڵح مسلم لە کۆشکی ئالیزێ لەلایەن فرانسۆ هۆڵەند سەرۆکی فەڕەنسا و پێشوازی لێکرا و دۆسیەک لەو بارەوە ئاژانسی هەواڵی هاوار ڕایگەاندووە کە دوێنێ سێشەمە فەڕەنسوا هۆڵەند سەرۆکی فەڕەنسا بە شێوەیەکی فەرمی پێشوازی کردووە لە ساڵح مسلم هاوسەرۆکی پێیەدە و خالد عیسا نوێنەری ڕۆژاوا لە فەڕەنسا خالد عیسا لەبارەی دیدارەکەەوە ڕایگەاندووە لە چوارچێوەی پەیوەندیەکانی نێوان ڕۆژاوی کوردستان و فەڕەنسا فەڕەنسوا هۆڵەند پێشوازی لە هاوسەرۆکی پێیەدە ساڵح مسلم کرد و لە دیدارەکەدا مسلم سپاسی هۆڵەندی کرد کە گرنگی بە تێکۆشانی ڕۆژاو و خەباتی کوردان دەدات داواشی کرد پەیوەندی نێوان فەڕەنسا و ڕۆژاوا بەردەوام بێت خالد عیسا ڕاشی گەیاندووە فەڕەنسوا هۆڵەند ئاماژەی بەوە داوە کە گرنگیکی زۆر دەدات بە تێکۆشانی کورد لە دژی تەرۆر هەروەها تێکۆشانی کورد بۆ بنەماکانی دموکراتی و برایەتی گەلان ئەوەی باس کردووە کە ئەوان هاوپەیمانی گەلی کوردن و هەڵدەدەن ئەو ئاشتیە ڕۆژاوای کوردستان هەموو سووریا بگرێتەوە عیسا وتویەتی سەرۆکی فەڕەنسا بە شێوەیەکی فەرمی پێشوازی لە ساڵح مسلم کردووە لە کۆشکی ئێلیزا و پێکەوە ڕەوشی سووریا و شێوازەکانی تێکۆشانیان لە دژی تۆرۆر گفتوگۆ کردووە. 2 ساڵ پێش لە ئێستاش و لە مانگی شوباتی 2015دا هەر لە کۆشکی ئێلیزا فەڕەنسوا هۆڵەند سەرۆکی فەڕەنسا پێشوازی کرد لە ئاسیا عەبدوڵڵا هاوسەرۆکی پێیەدە و نەسرین عەبدوڵڵا فەرمانداری یەکینەکانی پاراستنی ژنان یەپەژە. هەروەها لە چوارچێوەی پەیوەندە سەربازیەکانیشدا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بڕیاریاوە پەیوەندی سەربازی خۆی لەگەڵ ڕۆژاوای کوردستان بە مەبەستی بەرفراوانکردنی ئۆپەراسیۆنەکان دژ باشەتەکانی داعش زیاتر بکە. بە پێی هەواڵێکی ئاژانسی NBC هەواڵی ئەمریکی لە چوارچێوەی شەڕی دژە تیرۆردا بۆ بەرەنگاربوونەوەی چەتەکانی داعش و هاوشێوەکانی وەزارەتی بەرگری ئەمریکا پنتاگۆن ڕایگەاندووە کە کۆشکی سپی ڕەزامەندی نیشانداوە لەسەر پێدانی بڕێک چەک و تەقەمەنی بە شەڕبەنانی یەپەگە و یەپەژە و هێزەکانی سووریای دیموکراتی هەسەدا. بە پێی هەواڵەکە پێدانی ئەو بڕەچەک و تەقەمەنیە بە شەڕبەنان بۆ بەهێزکردنی ئۆپەراسیۆنەکانی کۆنتڕۆڵکردنەوەی شاری ڕەقایە. ئاژانسەکە ئاماژەی بەوە کردووە کە یەپەگە هاوپەیمانێکی گرنگی ئەمریکایە لە شەڕی دژ بە داعشدا. ئەو بڕیاری کۆشکی سپی لە کاتێکدایە کە بڕیارە ڕەجەب تەیب ئەردۆغان و چەند وەزیر و بەرپرسی باڵای تورکیا لە چەند ڕۆژی داهاتوودا سەردانی واشنتن بکەن. بینەرانی ژان بابەتە لەگەڵ بەڕێز جاویدان حەسەن هاوسەرۆکی نوێنەراتی ڕۆژاوای کوردستان لە باشووری کوردستان دەکەین. بەڕێز جاویدان دەم باش ئەس دەخوازم لەسەر دەستپێک سەر پەیوەندی دیبلۆماسیە ڕۆژاوای کوردستان بپرسم هەم دەبینین لەسەر ئاستی جیهان جودا بەرێ ڕۆژاوای کوردستان پەیوەندی لەگەڵ ڕۆژاوای کوردستان زیاتر دێ پێشخستن مەهدی دکۆ لە کۆشکی ئالیزەی پێشوازی لە بڕێز ساڵح مسلم کردن. پێشکەوتنی پەیوەندیان دیبلۆماسی یا ڕۆژاوا سەر ئاستی جیهان چاوا شرۆڤە دیکەن چما وسا باشتر دێ پێشوازی کردن. پێبانی گۆدەمان لە ڕۆژاوای کوردستانی شۆڕەشە ڕۆژاوا دەست پێ کرد خۆسەریا دیموکراتیک هات ئاواکردن یەکیش بنجێنێ خەری سەرەکی بنجەها دیبلۆماسیا گەلەری هیچ پێوەکەیە گوتو نەتەو پەیوەندیە خۆ هەمێ نەتەو پێکهاتێن گۆبە بەهێز بکرد نەتەنێ دەوڵەت ئەساس
الملت محمود خاطر بن أسعد بن جبوا روش أوار كردستان شيء وخذ بالسر أرتا جهاني شيء يدي تنوندين دلاري بنتو وفازين جماعة سيدي بيش كتل بوين جيب بين سلطنين الدولة يجيب بيش كتل جبوا بيرك يجي اشتي بو أكثر كثير مازلين هيدن يبدو يتجل وهيدن سوريا ديمقراط لفرع بيجي بشرع بيجي تيرور بدفع عني يدي باوريك وهيديك بەڕێز جاویدان ببوورە دەنگی تەلەفۆنێتە باش نایەمە پرۆبلەمی لە دەنگی تەلەفۆنی تەدا هەیە ئەم دەکارین جارێدن ژوە بگەڕێن جارێدن تەلەفۆنیەوە گرێ دەین ئەگەر شکەرەمەخۆ ئەمە دیسان دووە بگەڕێن بەڵێ بینەرانی هێژا هەوڵین جارێکی تر پەیوەندی لەگەڵ بەڕێز جاویدان حەسەن وەرگین وەک ڕامانگەیان کە لە کۆشکی ئاریزەی پێشوازی لە بەڕێز ساڵح مسلم کراوە دوێنێ هاوسەرۆکی پێدا هەڵبەتە پێش ئەویش ساڵی 2015 واتە دو ساڵ بەر لە ئێستا هەر فرانسۆ هۆڵند سەرۆکی ئێستای فەڕەنسا کە وەک مامۆستا و وەک هێزی سەرکەوتنی ئێمانوئیل ماکرۆن ئەناسرێت لەم هەڵبژاردانە ئێستا کە ماکرۆن ئێستا بۆتە سەرۆکی با بڵێن فەڕەنسا کە دوای ماوەیەک دەست بەکار لەبێ بە لە ئێستاش فرانسۆ هۆڵند پێشوازی لە نەسرین عەبدوڵڵا و لە هاوسەرۆکی پێدا ئاسیا عەبدوڵڵا کردبوو ئەمەش دوهەمین سەردانی فەرمی ڕسمی حکوومەتی فەڕەنسایە لە ڕۆژاوای کوردستان لە بەڕێز ساڵح مسلم وەکو پێشکەوتنی پەیوەندی دیبلۆماسیەکان شرۆڤە دەکرێت هەڵبەتە فەڕەنساییکە لە وڵاتانەیە کە نوێنەرایەتی ڕۆژاوای کوردستانی بە ڕسمی قبول کردووە وەک لە وێنەکەدا دەبینن دیاری یەپەژە دەدرێتە بەڕێز هۆڵاند لەلایەن ساڵح مسلمەوە کە لە هەمان کاتدا بەڕێز دکتۆر ئیساش لەگەڵ ساڵح مسلمدا سەردانەکەیان کردووە کە دکتۆر ئیسا نوێنەری ڕۆژاوای کوردستانە لە پاریس یەکێک لە وڵاتانەی فەڕەنسا کە بەر لە زۆربەی وڵاتان ئەم پێشوازی کردبوو ئەو وێنەی کە ئێستا دەیبینی ساڵی 2015 پێشوازی ڕسمی سەرۆکی فەڕەنسا لە دکتۆر خالید ئیسا و لە هاوسەرێکی پێدا ئاسیا عەبدوڵڵا و لە بەڕێز نەسرین عەبدوڵڵا یەک لە فەرماندەکانی یەپەژە کە پێشوازیی ڕسمی لە کۆشکی ئالیزەی کراوە ئەو هەڵبەتە ئەو بە پێشوازی بە جلوبەرگی سەربازیەوە لە کۆشکی ئالیزەی بازەوە دەکرێت دەست دوای سەردەمی ناپلیۆنەوە یەکەم پێشوازی ڕسمی بۆ بەجلی سەربازیەوە لە هێزێکی دەرەوەی فەڕەنسی ئەکرێت کە ئەویش کورد و ئەویش هەڵبەت با بڵین یەپەژە بووە کە ئێستا هێزی یەپەژە هاوشانی یەپەگە و هێزەکانی سووریا دیموکراتی چالاکترین هێزن کە شەڕی دژە تیرۆر لە ڕۆژاوای کوردستانەکەن ئەم سەردانانە و ئەم پەیوەندیە دیبلۆماسی و پێشوازیانە تورکیا نیگەرانەکە لە هەموو وڵاتی زیاتر هەڵبەت تووشیان ناڕزایی نیشان داوە بەر لە ئێستا و ئێستاش بە شێوازی ڕاستەخۆ ناڕاستەخۆ لە بەرامبەرەوەی کە ڕۆژاوای کوردستان یا سەرکردەکانی ڕۆژاوای کوردستان لە ئاستی جیهانە پێشوازیان لێکرێت و شایەک لە وڵاتانە هەوڵیدا کە زۆر نەهێڵێت نوێنەرایەتی ڕۆژاوای کوردستان بکرێتەوە. باشە دەگەڕێنەوە لای بەڕێز جاویدان حەسەن. کاک جاویدان ببوورە دەنگی تەلەفۆناتە خراپ بوو ئەم دخوارین دیسان بەرسیڤێوە بگرین لەسەر پێشکەوتنی دیبلۆماسی ڕۆژاوا لەسەر ئاستی جیهان کەرەم کرد. آخر تفتيش كتير كلاميا دبلوماسي وشعبات كردستان من جهاني بدون أن نشر وبركن ودبلوماسي وشعبات كردستان ترك برنسيب عن عطي عبارة أنا عشان نشر وشعبات كردستان بس خصوصية ديمقراطية هذا عبارة دبلوماسية جلبي أساس هذا دبلوماسية جلبي شتى وطنية كردستان تيرانتيا نقل حملنا كون نقول اتحادين دول تجمع يعني يمكن تجتمع دولة الجهانية على أساس بدرين أم حميد اتحادين من دولة تاجي أساس بدرين جبوبين كيستم كي نظرم أو اتحادين منين جبوبين كي تنظيم مروزي منين دم رجبار كردستان أو بخداني وبحر معنيا هذه باكيش خاطرين بكوباني ورجعوار الكشتي بشغل في ورادراش ده دي جهان بشكي باوري وهذه خط أفريقيا رجعوا كردستان يشربوا جبر واجد يقول أفريقيا يقبل ويقبل
جوان جي برواني بشري مالي ولا مالي بكري دي بيقولوا دي ما جرج بكري الفرق جوار كردستان تشوفوا ديوان جي كوندا يودي خبر جوار كردستان يركش اسمه بيكيدي دبلوماسية مع دبلوماسية جلالية اللي كانت قناعة الدنيا كانت قناعة قول شيء بەڵێ بەڕێز جاویدان حەسەن هاوسەرۆکی نوێنەرەتی ڕۆژاوای کوردستان لە باشوور زۆر سپاس بۆ تەبلیبوونەوە ببورن کە پرۆبلەم مشکلە لە خەتی تەلەفۆنەوە دا هەیە باش نایە فامکردن سپاس بۆ تەبلیبوونەوە بینەران ێژا دەگەڕێنەوە باکووری کوردستان سەرهێڵی تەلەفۆن بەڕێز ئایلا ئاکاداتا بەردەفکی یاوتەبێژی پێشووی کەژە لەگەڵمانێ سەر ڕەوشی باکووری کوردستان لەگەڵ قساکەین بەڕێز ئاتا دەمباش ئەم دخوازیین لەسەر وان زەخت و گوشارێن وان داوێنەدا دەها زێدەتر بەرفرەتر لەسەر کوردان لە باکووری کوردستان و لە تورکیا و دۆستێنوی ئەم بێژین ئازادی خوازان زێدەتر بووە ئەمە لە ناوەواندا دەها زێدەتر لەسەر ژنان زەخت و گوشار ئەم دبینین بەرفرەتر دەبێ چما وسا حکوومەتی ئاکاپا زەختی خۆ لەسەر ژنان و چالاکوانی ژنان و سیاست مەداری ژنان بەرفرەتر کردە Ez dibêjim dem baş birastî bû nebû heftekî ez bi biryara tahliye min berdane ama em dizanin ki ev salekî berê biryarekî nû danî bû berê piştî elbijartina 2015 ji xwe dîsa biryarekî şer û biryarekî ne ji bo çareserî devleta Türkiye danî bû û îro jî em bi vê biryarê em nav şixulê de ne devlet êrişê xwe zêdekirine em jî têkoşîna xwe me zêdekirine bi rastî hevalê me jin wekîlê me jin serokşaredarê me jin bûne nav vê pêvajoyê de bûne hedefa devleta Türk çünkü her devleta Türk jî dizanin ki jin roja berê biryara xwe daniye ji bo azadî hem nav civatê de hem nav siyasetê de ji bo aşitî û wekevî xebatê xwe daniye meşandin wextekî jin biryara xwe bide xwedî soz û biryar bibe herkes dizanî ki civatê azad dibe û devleta Türk jî mecbûr dimîne xwe bi xebatê xwe yê ne bi çareserî biguhêre hevalê me jin wekîlê me jin birêz Nurser Aydoğan birêz Figen Yüksekdağ demekî berê de hem bi sozê xwe hem bi çalaxiyê xwe bi hemberê nav vê şerê de bi xebatê xwe xweş nîşan danî bû wek hevalê me jin ama îro em dinêrin ki êriş li ser jina zêde bûye ne bi tenê tek û tek serokşaredar û wekîl û endamê meclisê bi saziyê me jî bûye hedefa vê pêvajoyê vê pêvajoyê qirêj vê pêvajoyê ne bi çareserî bi rastî ne bi yek ne bi du ne bi deh bi sedan saziyê me hate girtin nav vê pêvajoyê de saziyên jinan e hatiye girtin belkî bi sedan hevalê me rêveberê me hate girtin hate bi hezaran jî hate binçavkirin û wekîlê me jî wek vê hevalên menin bi rastî roja berê ji me re awa gotibû ku eger em bikaribin wekîlên we bê têfîr bihêlin ji xwe gel jî hedî ne derkevin bi kaxa ne derkevin nav çelekiyê bi hatine bi binçavkirina wekîlên me bi girtina wekîlên me bi rastî mesajekî herî mezin didin civata me didin jinên Kurd didin civata Kurdistanê dibêjin ki eger ûn jî eger gel bi iradeya xwe ya azadiyê ne biguhêre işte bila wekîl jî bibe bila serokşaredar jî bibe encamê de ji xwe em tên girtin em nahêlin ki xebatê bikin ama ev referanduma davî bi rastî hêz û quwetekî herî mezin dame çünkü vêga navendê
partiyên jî navendê saziyên jinên jî navendê saziyên ciwanên jî tev vêga hate binçavkirin û nav girtîgehan de ne ama gel bi xwe biryara azadiyê danê gel bi xwe rêxistine gel bi xwe îro hedî çıkas êriş devlet çıkas êriş zêde jî bike biryara xwe neguherendire dev jî azadiya îradeya azadiyê neberdaye em jî li ser vê difikirin em dibêjin bila devlet çawa ki bi hatin digirtin bi binçavkirin bi xerakirina bajarê me ji me re mesajekê da bi qatiyama ji me re mesajekdan gelê me jî mesajekî herî mezin bi destê vê referandumê dan dewleta Tirk got eger tu bêjî ez wekîlî jî dikirim binçav ez tên rêveberên tev jî em dîsa dişînin girtîgehan jî gel îro amade ne gel xwedî soze gel xwedî biryare îro hedî mesajekî gelê me bi vê referandumê daniye dewleta Tirk gelê dewleta Tirk jî gerev li ser vê mesajê bifikire îro em nikarin bêjin hedî pirsgirêka Kurd bi sînoran tên nîqaşkirin tiştek awa tune ye sînor nemaye ne nav rojhilata navînê de ne jî li ser Başa Barês Ayla ez dixwazim nîqaşkirina pirsgirêka Kurd nemaye Ez dixwazim vî navberê de pirsekê din bikim niha cuda li guşerê hikûmet û sîstem ya dewlet li ser çalakvanên jinan û siyasetvanên jinan em dibînin ku li nava civakek de tundûtîjî û şîddet jî li hember jinan zêdetir bûye heta kuştin û em bêjin destdirêjî zêde bûye benêrî nawa ew çiqas girêdayî siyasetî dije jin ya AKP'ye ku tesîr li ser civak jî bi negatîv hêj dibe wextekê nav civatê de şîddet bibe wextekê nav civatê de şer hebe ji xwe tesîra wî li ser her derê jî dibe li ser mafê jinan jî hene li ser mafê zarokan û ciwanan jî hene em nikarin bêjin şîddet tenê nav bi şerê dibe nav eger mirov eger nav şerê de jiyan bike ji xwe desthilatdariya herî mezin bi nav jin û mêrê de hene wextekê mêr dikevin nav bajarê nav vê şîddetê de nav vê şerê de jiyan dikin ew jî tê nav malê de ew desthilatdariya xwe li ser jinê de dibin nîşan mesela ew eger em şiddet û şer nav civatê xwe de ra nekin her û daîm tesîra wê herî zêde li ser jin û zarokê de dibe ji xwe lêkolînekî herî mezin jî li destê zanîngehên Tirkiye jî li ser vê esasê daniye meşandin ama encamê vê lêkolînê jî nikarin bidin nîşan çünkü herkes dizanî ki eger şer hebe eger katliam hebe tesîra wî li ser jin û zarokan jî hene hem lêkolînekî dikin hem jî encamê vê lêkolînekî nadin nîşan jî eşkera jî nakin îro em dizanin ki êrişekî li ser jina ne tenê nav civatê de destê dewleta Tirkiye ne ama destpêkê wî vê derî ne eger em vê destpêkî eger em ra nekin em ortêre em li ser vê xebatê nekin em tune nekin em nikarin nav malê de jî nav zanîngehê de jî nav ciyê xebatê de jî nav zikavê de jî em êrişekî li ser jina em ê rabikin berê em gere biçin destpêkê jî nav şerê de ne em gere berê şer daviya ji bo daviya şerê xebatê bikin piştê wî jî hetana jin her derece jiyan dike em dibêjin nîvê jiyanê jin e û îro eger desthilatdarî ne tenê destê dewleta Tirk de ne nav zanîngehê de mamosteyê desthilatdar nav malê de zilam desthilatdar e nav ciyê xebatê de işveren desthilatê her ciyê de
karın bir destelatları o bir nişan o ser jine erişi zede bikin em cidbejin em bütün desteki ve deri emi erişa kırser jina emi rabikin em tine bikin piştevi em duzanı ki navcivat edece ev eriş tine em karın tine bikin. گەلک سپاس بە ڕێزایی لە ئاکاداتا و تەبێژی پێشووی کەژا سپاس بە تەمری بنەوە سلااو ڕێز بەڵێ بینەرانی ێژا دوایین بابەتی ئەمڕۆمان لەم بەرنمەیە بۆ دوایین بابەت دەچینە باشووری کوردستان هەڵبەت لە باشووری کوردستان کۆمەڵێ پرس هەیە کە ئێستا زۆر گفتوگۆ لەسەر کرێ کە کۆمەڵە قەیران هەیە وە خەڵگەڵە قەیران دروستکراو لەلایەن دەسەڵاتەوە دروستکراوە بۆی خەڵک سەرقاڵکەن یا خەڵک برسی و خەڵک بێدەرەتانکەن یەکێک لە پرسەکان مەسلەی پەرلەمانە لە کارخستنی پەرلەمان کە لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە وەکو کودەتا دەبین کە پەرلەمانی لە کار خستەوە ئێستا گفتوگۆ لەسەرەوەی ئایا پەرلەمان کارا بکرێتەوە ڕیای ڕیفراندۆم بکرێ ڕیفراندۆم چۆن بکرێ بە پەرلەمان کارا بکرێتەوە بکرێ یاخود نەخێر پێویست ناکە لەو بارەوە گفتوگۆ هەیە دوای پێشنیاری یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ گۆڕینی سەرۆکی پەرلەمانی هەرێمی کوردستان و کۆبوونەوەی سەرکردایەتی هاوبەشی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی لە شاری سلێمانی جعفەر ئێمنکی ئەندامی مەکتەب سیاسی پارتی ڕایگەیاندووە ئەگەر لایەنەکانی پێشوو نەگەنە تەوافقی گشتگیر بۆ کاراکردنەوەی پەرلەمان ڕەنگە تەوافقێکی سێلایەنە هەبێت و ئەوەش بە کارێکی پێویست و ڕەوا دەزانێت بەڵام لە بەرامبەرەوەدا لە لای خۆیەوە سادی ئەحمەد پیرە ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی ئەگەری ڕێککەوتنی سێلایەنە بۆ کاراکردنەوەی پەرلەمانی هەرێم ڕەت دەکاتەوە دەڵێ لەسەر ئەو جۆرە پرسانە حیزبەکەیان لەگەڵ ڕێککەوتنی نیشتیمانی و کۆدەنگی لایەنەکانە هاوکات لە چوارچێ هەمان پرز هادی علی سەرۆکی ئەنجومەنی سیاسی یەکگرتووی ئیسلامی کوردستانیش دەڵێ ئەوان هەر لە سەرەتاوە لەگەڵ ڕێککەوتنی لایەنەکاندا بوون هەر شتێک بتوانێت بۆ سەربەخۆیی ئەنجامی دەدەین دەبێت کورد ئەمری واقع دروست بکە و فەرزی بکە لە ئەمەر پرسی ڕیفراندۆم بۆ چوونی لایەنە سیاسیەکان جیاوازە بەشێکە پێیان وایە بە بێ پەرلەمان ئەنجامدانی هەر جۆری ڕیفراندۆمێ پاڵپشتی یاسایی نییە و سەرکەوتو نابێ بەشێکی تری لەلایەنەکانش دەڵێن خەڵک دەتوانێت بە بێ پەرلەمان دەنگ لەسەر پرسە چارە نووسازەکان بدا و یەک لایەن بکاتەوە ڕۆژنامەوان دانا عومەر لە شاری سلێمانیەوە لەگەڵمانایە لەبارەی بارودۆخی باشووری کوردستان دوایین پێشکەوتن و هەواڵەکان زانیاری لە وەرەگرین دانا ئەم کاتت باش چی زانیاریەک لە لای ئێوە لەسەر دەنگ و باس و ڕەوشی باشووری کوردستان هەیە بەڵێ ئەم کاتەی بینەرەکانتان باش دیارە لە هەرێمی کوردستان لەمڕۆ لە چەند ڕۆژی ڕابردووە پرسی هەرە گەرم دانیشتنی نێوان یەکێتی نیشتیمانی و بزوتنەوەی گۆڕان لە ئاستی باڵادا ئەم پرسە چەندین کاردانەوەی بە دوای خۆدا هێناوە دەنگێک هەیە کە دەڵێن بەبێ بزوتنەوەی گۆڕان یەکێتی نیشتیمانی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ یەکگرتووی ئیسلامی کە ژمارە کورسەکان نەگاتە زیاتر لە نیوەی کورسەکانی پەرلەمان کارا بکەنەوە سەرۆکایەتی پەرلەمان بگۆڕن دیارێکێتی پێشنیاری ئەوەی یاوەتە گۆڕان کە دکتۆر یوسف محەممەد لە سەرۆکی پەرلەمان لابەرێ سەرۆکایەتی پەرلەمان بگۆڕێ ئەمانش بەمە ڕازی نەبوون و توانێت لەسەر هەمان ئەو بۆ چونانی خۆمان بەردەوامین کە پێشتر لەبارەی کاراکردنەوەی پەرلەمان هەمان بووە دیارەوەی پێشتر کە هەبووە گۆڕان پێویستە ئەڵێ پێویستە وا بێت کە سەرۆکایەتی پەرلەمان بەم سەرۆکایەتی ئێستایە و بە سەرۆکایەتی دکتۆر یوسف محەممەد کارا بکرێتەوە کارەکانی بەڕێوەبەرە دواتر قسە لەسەر ڕێکەوتنی نوێ بکرێت یعنی ئەوانیانەوە ڕۆژەکەەوە خۆی لێ بکرێتەوە دواتر قسە لەسەر ڕێکەوتن بکرێت لە ئێستادا یعنی ئەو بۆچوونی لایەنەکان یەکێتی بەسەر چەند باڵێکدا بەش بۆ ئەوەی کە دەبینرێت مەسەرەن لایەنێکیان ڕەتی دەکاتەوە ئەوەی کە پێشنیاری کردووە بێدەنگە هەتا ئێستا ئەو باڵە نازانرێت ئەم پێشنیارانە چێتە باری جێبەجێکردنەوە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان یان نا بەڵام ئەگەر بکرێ ینی ڕۆژێکی ئەوە چەند بزوتنەوەیەکی سیاسی چەند لایەنێکی سیاسی دەرەکرێن لە ساحەی سیاسی هەرێمی کوردستان ئەمەش دیسان ئاڵۆزی زیاتر و خراپی زیاتر بە دوای خۆیان ینی کاراکردنەوەی پەرلەمان لە هەرێمی کوردستانە وەکو چارەسەرە بینرێت تا ئێستا لەلایەن هەموو لایەنەکانەوە تەنانەت بۆ ئەنجامدانی ڕفراندۆمیش بەڵام ئەگەر بەم شێوەیە کارا بکرێتەوە
ئەمەی کە ئێستا پێشنیارەکرێت دیسانە بێتە گرفتێکی ینی لە چارەسەر دەرەچێت دەبێتە گرفتێکی گەورەتر. بەگشتی پرسیگەرم لە هەرێمی کوردستان ئێستا ئەوەیە لەلایەن پەرلەمانتارانی کورد لە بەغدا لە ئەنجومەنی نوێنەران لەسەر یاسای بودجەی ساڵی 2017 حکوومەتی عێراق سکاڵا تۆمار کراوە لەسەر سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەسەر ئەوەی کە پابەند نەبوون بە جێبەجێکردنی خاڵەکانی بودجەوە دیارە 4 فراکسیۆن بێجگە لە پارتی دموکراتی کوردستان، فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان، بچوونەوەی گۆڕان، کۆمەڵی ئیسلامی، یەکگرتووی ئیسلامی، ئەم 4 فراکسیۆنە سکاڵەکان تۆمار کردووە. لە یاسای بودجە هاتووە کە پێویستە هەر کەس ئەگەر زەرەرمەند بوو لە جێبەجێ نەکردنی خاڵەکانی ئەم بودجێ توانای ئەوەی هەیە یا دەسەڵاتی ئەوەی هەیە کە سکاڵا تۆمار بکە. ئەمانیش وەکو لایەنێکی معنەوی سکاڵایانە سەر سەرۆکی ئەنجومەنی نوێنەران تۆمار کردووە کە ئەمە 5 مانگ لە ساڵی 2017 پەڕیوە هێشتا ئەو یاسای لە هەرێمی کوردستان جێبەجێ نەکراوە. نە حکوومەتی هەرێم 550,000 بەرمیل نەوتی ڕۆژانەی ڕادەستی بەغدا کردووە، نە ئەوانیش بودجیان ناردووە و بارودۆخی دارایی و ئابووری هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپتر دەچێت. حکوومەتی هەرێمیش ئەو کار وەختی خۆی ڕایگەاندوو کە پابەند نابێ بۆ بودجێەوە، بەڵام هەتا ئێستا هیچ لایەنێک سکاڵای تۆمار نەکردومە یەکەم جارەکە 4 فراکسیۆن لە داگای فێدراڵی عێراق سکاڵان لەسەر سەرۆکی ئەنجومەنی نوێنەران تۆمار کردووە. دیارە لە سکاڵەکەداوە هاتووە کە هەندێک خاڵی دەستوری هەیە لە بودجەیە لە یاسای بودجە هەبێت لا ببرێ بۆ منەیەکێ لە خاڵەکانەوەیە کە ئەگەر هاتوو حکوومەتی هەرێم 550,000 بەرمیل نەوتی نەدایە بەغدا ئەویش دەتوانێت بودجە نەنێرێت. ئەمە ئەو و ئەگەر هاتوو حکوومەتی بەغدا بودجەی نەنار کاتە حکوومەتی هەرێم دەتوانێت کە بڵێن نەوتەکە نەنێرێت. ئەم بڕگەیە وای کردووە کە هیچیان پابەند نەبن پێوەی، ئەمان داواکەن کە ئەم بڕگەیە لا ببرێ بۆی هەردووکیان بە زۆر ئیلزام بکرێن بە ناردنی هەم نەوت و ئەوش ناردنی بودجە بۆ هەرێمی کوردستان. خاڵێکی تر لە هەرێمی کوردستانەوەی کە هەیە لە چەند ڕۆژی ڕابردوو لەم ماوەی ڕابردووە بە تایبەت لە ساڵی 2017 کوشتن و خۆکوشتن زۆر بووە، بە تایبەت کوشتنی ژنان چەند حاڵەتێکی زۆر لە هەرێمی کوردستان تۆمار کراوە و هەندێک جار ژنان خۆیان دەکوژن. لە ڕۆژی ڕابردوو 2 ڕۆژ ڕابردوو ژنێک لە قەڵازێ تەمەنی 53 ساڵە خۆی هەڵواستیوە لە ناو هێلانەی مریش کوشتا کە هەیەیان بۆ خۆی خنکاندووە و چەند حاڵەتێکی کوشتنی ژنان هەیە و دیسان لە شاری هەولێر بکوزاوەیە بە کوژراوی دۆزرانەوە. یعنی ئەم کوشتانە هەنێکیان پەیوەندی بە بارودۆخی ئابووری و کێشەی هەرێمی کوردستانەوە هەیە و بارودۆخی کە ژن تایەتی لە هەرێمی کوردستان و بارودۆخی کە گەنجان و هاوڵاتیان تایەتی هەنێکیان پەیوەستن بە خراپی ڕۆژی ئەمنی لە هەرێمی کوردستان، یعنی سەرماڵی هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی خەریکە ناپارێزرێت. دەستگاکانی ئاسایش و پۆلیس تەنها دوای تاوانەکانە گەنەوە شۆنە ڕێوشۆنی پێویستیان نییە بۆ پێشۆخت. لایەنێکی تریش هەنە گومانەکرێم کوشتانە سیاسی بن کە هێشتا ئەوە یەکلایی نەکراوەتەوە بۆ منە خۆکوشتنی ناوە خۆکوشتنی ڕۆژنامە نووس سۆران فەقوری لە شاری هەولێر دوێنێ فیشەکی بەحساب بەرسنگی کەوت و کوژراوە، بەڵام پۆلیسی هەولێر وەڕەتەکاتەوە لە خۆی کوشتووە. گومانی سیاسی لە پشتیم کوشتانەوە هەیە، هەم لەو بکوزاوەیە کە پێشتر کوژان گومانی سیاسی هەیە، بەڵام دیسان بەڵگەی پێویست نییە بۆ یەکلاکردنەوەی ئەوانە. بەس دەتوانین بڵێن بە گشتی ڕۆژی ئەمنی لە هەرێمی کوردستان خراپە. زۆر سپاس دانا عومەر ڕۆژنامەوان لە شاری سلێمانی لەگەڵمان نابی. سپاس بۆ زانیاریەکانت. بەڵێ بینەرانی ێژە بەم جۆرە کۆتاییمان بە ئەکتیۆدە ئەمڕۆمان هێنا کە سێ بابەتی سەرەکیمان بۆ بژار بوون. سپاس بۆ ئەوەی کە تا دوایین بەرنامە هاوڕێمان بوون. لە شاد و خۆشی دابن.